لا تقنطوا من رحمة الله. چەند جوانە، چەند هیوا بەخشە. خدا هەموو کات دەیەوێت بەندەکانی بە ئومێدەوە بژین. هەرچەندە بکەوتە تنگانش، هەرچەندە ناخۆشیەکان پێشت بگرن، چونکە ئێرە دنیایە، خۆشیەکان کاتین و ناخۆشیەکانیش کاتین. ڕۆژبوونەوە دوای شەوێکی تاریکە، کەواتە خۆشیەکان دوای ناخۆشیەکان دەست پێ دەکەن. مەڵە زۆر دوعا دەکەم، دوعاکانم قبول نابن. ئەوەی کە خستێ دڵت کە بێ دوعا بکەیت، هەر ئەوش حەز بە دەنگ دەکەن، دەیەوێت زیاتر گوێی لە دەنگت بێ. لە کاتێک هەموو داواکاریەکانت جێبەجێ دەکات و لە داواکاری جێبەجێکردن تووشی شۆک دەبیت، چونکە بەخشینی خوای گەورە کەم نییە. عطاء ربك كثير ولا محظور. بەخواتە نسپێر.